سلام سلام دادگاهی مکن فرش پرزم گوێ بە شپرزی مەدەن خەریکی ناو گاراجەکەم بووم جەم و جۆرمە کرد وەکو کوردی باشوورەڵێ کوردی عێراقەڵێ تەرتیباتم ئەکرد خۆزگام میلەتی کورد لە جیایی ئەونا هەمیەت و ئەرزش بە جلوبەرگ و ڕۆقسارەدا ئەوەی بە عیلم و زانست و پێشکەوتن بایە هەر چۆرپارچەی کوردستان لەو مەوزوعە نابوو لەو قڕبەسەری و دەربەدەری و نەبوونی و نەداری و بەدبەختی و قەتڵ و ئام و خوێن ڕەشتنە نابوو وەڵڵە یا ڕەبی نۆشیگیانم بێ ئامین یا ڕەبی چاوی ناحەزەکانم کرد بێ ئامین یا ڕەبی تونیم بوو ئیمڕۆ گەرمە هەوا بەڵام بایدێ وەکو کوردی باشوور کوردی عێراقەڵێ ناو گاراجەکەم جەم و جۆرە کرد تەرتیباتمە کرد تەرتیبات خوب خۆلاسە پێویستە دوو سوئالی زۆر مهم لە لای ئێوەی ئەزیز و خۆشەویستان ئارەستی شاژنی هەر چوارپارچەی کوردستان شاژنی سەرانسەری جیهان شاژنی سەرانسەر دنیا کراوە پێویستە شاژنی سەرانسەری جیهان شاژنی سەرانسەری دنیا شاژنی هەر چوارپارچەی کوردستان جوابی ئێوەی ئەزیز و خۆشەویست بداتۆ بەبێ ئەوەی پینە و پەڕۆی بکەم بەبێ ئەوەی پەردەپۆشی کەم بەبێ ئەوەی چاوپۆشی لێ بکەم بەبێ ئەوەی پێچ و پڵوچ بەبێ ئەوەی بێنە و بەردە هەروەکو باش منە ناسن لەو ڕۆژەی بە دنیا هاتووم خوا شایەدا خۆدا وەکیلی هیچ وەخت هیچ شتێکم پینە و پەڕۆ نەکردووە هیچ وەخت هیچ شتێکم چاوپۆشی لێ نەکردووە هیچ وەخت هیچ شتێکم پەردەپۆش نەکردووە بێنە و بەردەم نییە پێچ و پڵوچم نییە دایم و دایم ڕاستی و دروستی جوابم داوەتەوە خۆب ئەڵێن مەرزی خانم سەبەب چییە ئەم ژنانە ئەم کچانەی خەڵکی هەر چوارپارچەی کوردستان کە لە دەرەوەی هەر چوارپارچەی کوردستان ئیدا یاخود بە دنیا هاتوون یاخود لەوێ گەورە بوون یاخود دانیشتووی دەرەوەی هەر چوارپارچەی کوردستانن سەبەب چییە بۆچی لەبەرچی یەنە هەر چوارپارچەی کوردستان گوایە بە ئیجازەتان ئەم ئاوەدانم گوایە یەن لە هەر چوارپارچەی کوردستان بیزنسەکان یا مۆرەڵینەکان یا ئەبنە گوایە شاجوان یا ئەبنە نازانم جیقەجیق و سەڕەسەر و ئای پەردەی گوێچکەم دڕیا پەردەی گوێچکەم کون بوو براڕۆ گوایە کاری هونەری و مونەریەکەن بە جیقەجیق و سەڕەسەر و ئەڵێ ئەسپن ئەحیلێنن وەکو ئاوات بۆکانی هەیە ئاوات بۆکانی گۆرانی ناڵێ ئەحیلێنێ ئەسەڕێنێ ئەوانیش ئەم کچانە ئەم ژنانە کە لە دایکبووی هەر چوارپارچەی کوردستانن بەڵام لە دەرەوەی هەر چوارپارچەی کوردستان گەورە بوون یا دایک و باوکیان خەڵکی هەر چوارپارچەی کوردستانە مناڵەکانیان لە دەرەوەی هەر چوارپارچەی کوردستان بە دنیا هاتون و گەورە بوون ئەم کچانە ئەم ژنانە بۆچی لەبەرچی سەبەب چییە ئەگەڕێنەوە کوردستان هەر چوارپارچەی کوردستان گوایە کاری هونەریەکان کاری مۆرەڵینەکان کاری شاجوانیەکان کاری بیزنسیەکان لەگەڵ ڕێزمە بەڵام هەم من باشەزانم هەم ئێوە باشەزانن بیزنسی تێکە و لێخاکەن کاروباری هونەری و مۆرەڵین و شاجوان و هەمووی تێکە و لێخەیە خۆتان نەزانن باش شتێترتان پێ بڵێم ئەم کچانە یا ئەم ژنانە خەڵکی هەر چوارپارچەی کوردستانن لە دەرەوەی هەر چوارپارچەی کوردستان گەورە بوون یاخود دایک و باوکیان
خەڵکی هەر چوار پارچەی کوردستانن بەڵام مناڵەکان لە دەرەوەی هەر چوار پارچەی کوردستان بە دنیا هاتوون ئەگەڕێن و ئەم کچانە ئەم ژنانە لە هەر چوار پارچەی کوردستان گوایە کاری هونەری کاری مۆرەڵی و شاجوانی و بیزنسی ئەکەن با بۆتانی باسکەم ئەمانە کەسانێکن کە لە دەرەوەی هەر چوار پارچەی کوردستان گەورە بوون و لە دەرەوەی هەر چوار پارچەی کوردستان بە دنیا هاتوون لە هیچ بوارەیەکە هیچ جۆرە مەدرەک شادە دیپلۆمیان نییە لەم وڵاتانە قاپشۆرن ڕێزمەیە بۆ هەموو قاپشۆرێ تەوەڵێت پاگەکەن و ڕێزمەیە بۆ ئەو کەسانەکە و کاراکەن لە حەیەتیانە لەم وڵاتانە لەم کشوەرانە هەرچەنە لە دایک بووی ئەم کیشوەرانە بن یاخود هەرچەنە گەورەبووی دەرەوەی هەر چوار پارچەی کوردستان بن کەسانێکی زانست و بە عیلم و سەرکەوتوونین نە لە ڕووی مادی نە لە ڕووی معنەوی لە ڕووی مادی و معنەوی و دۆڕاون لەم کیشوەرانە لەم وڵاتانە لەم کیشوەرانە لەم وڵاتانە نەیانتوانیوە لە هیچ بوارەیەکان نە لە تەیف نە لە کۆڵیج نە لە یونیڤەرسیتی هیچ جۆرە مەدرەک شادە دیپلۆمیان بەدەست نێناوە کەسانێکیان مەغزیان کایتایە شیاکەیتایە تەقەی سەریان نییە بەڵام خۆتان نەزانن هەر چوار پارچەی کوردستان هەر جۆرە ژنێ هەر جۆرە کچێ بچێت فۆری لەوێ بێتە ملیۆنلەر بڵیۆنلەر بڵێ چۆنچۆنی خۆتان باش دەزانن لە من باشتری ئەزانن پیاوی هەر چوار پارچەی کوردستان لەگەڵ ڕێزمە ئەبێتە حەماڵ ئەبێتە نۆکەر پارە و پوڵی دنیا مەسرەفەکە مهم نییە ئەو ژنە ئەو کچە چۆن ژنێکە چۆن کچێکە مهمە ئەوەیە سعاتێ ڕۆژێ شەوێ لەگەڵ یا ڕابوێرێ ژنێ ببێ لەگەڵ یا لەگەڵ ڕێزمە تێکە و لێخە بکە ئیتر بەلای و مهم نییە ئەم ژنە چییە چی نییە چۆنە چون نییە ئەوانە مهم نییە لە لای پیاوی هەر چوار پارچەی کوردستان لەگەڵ ڕێزمە لە 9.9 وایە ئێگنا لەگەڵ ڕێزمە خەنمان ئاغایان ئەی بۆ کەسانێکی وەکو من کە لە ئوسترالیا گەورە بووین لە 5 ساڵیۆ بەستێکمان بووە پێکەنینمانە لەگەڵ ڕێزمە بێنە کوردستان گوایە کاری بیزنسی کەین کاری مۆرەڵین کەین کاری شاجوانی کەین کاری هونەری کەین گەڵتەمان بۆ شتانەیە بەڵام لە کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان مهم نییە هەر ژن بیت ئیتر مهم نییە چۆن ژنێکی جیقە جیقەی سەڕاسەرەکەی پەردی گوێچکە دەدڕێ براڕۆ وەکو ئەسپ و کەر بەحێلێنی فەقەت لە دەرکەوی خۆت دەرخێ ئەوە مهمە یا پێیان بیت لەگەڵ ڕێزمە ئەی بۆ ئەو ژنانەی ئەو کچانەی کە وەکو من لە 5 ساڵی و لە دەرەوەی هەر چوار پارچەی کوردستان گەورە بووین لێرە مەدرەک شادە دیپلۆم بەرزمان هەیە مەدرەک شادە دیپلۆمی تەیف کۆڵێج یونیڤەرسیتی بەرزی گەورەمان هەیە لێرە بووینە ساحێبی ماڵ و مڵک و بیزنس و سەرمایە گوزاری لەم وڵاتانەکەین لەم کیشوەرانەکەین چونکە ئێمە گاڵتەمان لێ لەگەڵ ڕێزمە لە هەر چوار پارچەی کوردستان سەرمایە گوزاریکەین یاخود کارکەین بیزنسکەین یاخود هەر چێترکەین گاڵتەمان لێ چونکە ئێمە سوورەزانین کوردستان هەر چوار پارچەی کوردستان متاسفانە هیچ وەخت ئەمنیەت و ئاسایشی نەبووە و هیچ وەختیش هەتا 2 ملیۆن ساڵی تریش ئەمنیەت و ئاسایشی نابێ ئەوە کەسە ژنە دۆڕاوەکان کچە دۆڕاوەکان کە خەڵکی هەر چوار پارچەی کوردستانن بەڵام گەورەبووی دەرەوەی هەر چوار پارچەی کوردستانن یاخود دایک و باوکیان خەڵکی هەر چوار پارچەی کوردستانن خۆیان لە دایکبووی دەرەوەی هەر چوار پارچەی کوردستانن لەم وڵاتانە لەم کیشوەرانە هیچ جۆرە مەدرەک شادە دیپلۆمیان بەدەست ناوردووە لە ڕووی مادی معنەوی لە هەموو ڕێیەک و دۆڕاون بەڵام کە تۆ چیتە ژنی تو ئەچیتە کوردستان هەموو پیا و سەرت بۆ گرێ فقط لەگەڵ یانە لەگەڵ ڕێزمە تێکە و لێخەکەی لە 9.9 وایە لەوێ تێکە و لێخەکەی لەگەڵیانە ئیتر
لە نوکی پاتۆ تا تەپڵی سەرە لە تەپڵی سەرە تا نوکی پات لە پارۆپۆڵ و دۆلار و ئاڵتون و ئەڵماس هەڵدەکێشن پیاوێوێ ئاوایەوە وەکو پیاوی ئێرە زانست و وریا و باهۆش و زیرەک و لێهاتوو نییە پیاوی لێ خۆمان ڕێز و ئەحترامیان نییە بۆ خۆیان ئەزانی ئەڵێم چی بە هیچ جۆرە ڕێز و ئەحترام لە خۆیان ناگرن ئیتر مهمە ئێوە ژنەکە مکیاج و ئارایش کات و بە مەکر و ناز بێت و عیار بێت و بۆتۆکس و سیلیکۆن کات و مهم نییە ئەو ژنە مەدرەک شادە دیپلۆمی نییە مهم نییە ئەو ژنە لە هەموو ڕێک و ڕووخاوە و دۆڕاوە ئەوانە مهم نییە خۆی بۆ خۆی حەماڵی و نۆکەریم بۆ کات و کەرە ئەم ببەخشن یعنی تێگەیشتو نییە ئەی وەی دایگیان زۆر گەرم بوو گاراجەکەم زۆر بە جوانی جەم و جۆر کرد جێبەجێ کرد هەموو شتێک ئۆگەرنایزم کرد ببینە شپرزم ئارەقی دنیام کردو بڵام قەینەکە ئیتر هیوادارم لێرە بە کوردی و بە کورتی جوابی زۆر شتما بێتەوە بڵێ بۆ ئەو ژنانێکە وەکو من تاریفی خۆم ناکەم بەڵام ڕاستیە کە ئێمە لە دەرەوەی هەر چوار پارچەی کوردستان مەدرەک شەهادە دیپلۆمی بەرزی تەیف یونیڤەرسیتی کۆڵیجمان بەدەستێناوە و خۆمان بۆ خۆمان بووینەتە ساحێبی ماڵ و مڵک و شیرکەت و بیزنس و ئینڤستمنتی گەورەمان هەیە گاڵتەمان لێ بڕۆینە هەر چوار پارچەی کوردستان سەرمایە گوزاریکەین ئەو ژنانە بۆیە لە دەرەوەی هەر چوار پارچەی کوردستان ئەو کچانە لە هەر دەرەوەی هەر چوار پارچەی کوردستان ئەگەڕێنەوە لەوێ کاری تێکە و لێخاکان لەژێر ناوی بیزنسیە چونکم لێرە دۆلاری قرانی لە گیرفانیانە نییە ئەیەن لەوێ لەگەڵ پیاوە ئەخەون لەگەڵ هەزاران پیاوە ئەخەون پیاوەکانیش پارۆپۆڵیانەیەتی وەیان کاتە ساحێب هەموو شتێ ئەو کەریەتی پیاوی هەر چوار پارچەی کوردستان ئەمین ئیشتبای هەڵی هەر چوار پارچەی پیاوانی هەر کوردستان ئیتر ئەوە جواب سوالەکانی ئێوەی ئەزیز خۆشەویستمانەوە خۆب ئەزیزێ منن عشقێ منان تا کاتێتر بە سڵامەتیتان ئەسپێرم بڕۆم حەمامێکم کاروبارەکەم هینی شێدەکە و گاراجەکەم جەم و جۆر کرد لە شم ساخ بێ ئەوەیەژن هەموو کاروبارەکەم جێبەجێ کرد جەم و جۆر کرد دەست و چاوم خۆش بێ فعلەن خواتان لەگەڵ